بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. تفسير سورة الأنعام قيشتنا آياتي تلوبين لا آياتي تلوشوار دا درسي بيشوتر قتمان بباوران يعني خلقي خرابكار هر كاتك كا ئەو دینە ئەو ئاینەیان لەبیر خۆ بربێتەوە کە خوا بۆی ناردوون، یعنی پشتیان لە پێغەمبەر یان لە دینی خوا کردبێ، خوای گەورە لە ڕووی دنیاییەوە دەرگاکانی خۆی دەرگاکانی بەخششی خۆی بۆ کردوونەتەوە. گوتمان لەبەرەوە ناکە خوای گەورە خۆشی دەوەن، لەبەرەوە کە لەناو خۆشیەکاندا هێندەی دیکە یاخی بن بۆی خوای گەورە کە گرتنی بە شێوازێک بیان گرێ تووشی ناومێدیان کات و بە هیچ شێوەیەکی نە مەجالی دەربازبوونیان هەبێ لەو بەڵایی کە خوا بەسەریان دێنێ و نە مەجالی ئەوەشیان هەبێ کە تەوبە بکەن و پەشیمان ببنەوە. بۆیە بۆ ئینسانی بێباوەڕ هەر کاتێک کە خوای گەورە نیعمەتی دنیای بەسەردا ڕشتن نیشانەی خۆشەویستی خوای نییە بۆ کەسەکەی، بەڵکو ئەوە قەت بۆشلکردنە بۆ ئەوەی بە ئارەزووی خۆی ئەوەندەی کە تەمەنی هەیە بڕوە، بەڵام لە قیامەت سزای خراپەکانی و هەروەها لێپرسینەوەی لەگەڵ بکرێت لەسەر هەموو ئەو خۆشیانەی کە خوا پێداون. ئاەتی 45 دەفەرمێ فقطع دابر القوم الذين ظلموا. فقطع يعني پچڕێندرا يعني لەناو بران دابر پاشماوەی القوم الذين ظلموا، القوم أو كساني أو قلاني كستمكار بون. فقطع بسرندرا لناو بران كوتايان بهات هم معنى كان راستن دابر القوم الذين دابر باشماوي أو قوماني كستمكار بون لدنيا دا خرابكاريان كردبو. پاشان دەفەرمێ والحەمد لله رب العالمين. هەموو ستایشێک بۆ خوا لەسەر چی؟ لەسەرەوەی کە خوای گەورە خراپەکارەکانی لەناو بردون و لەناویان دەبا و هەروەها پێغەمبەران و شوێن کەوتوانی پێغەمبەرانیش سەردەخا، هەم لە دنیادا سەریان دەخا و هەمی لە قیامەتێ خوای گەورە دەیان خاتە ناو ناز و نعمەتەوە. فقطع پچڕێندرا لەناو بران دابر القوم الذين پاش ماوەی ئەوانەی کەستەمکار بوون. والحەمد لله هەموو ستایش و سوپاسێک بۆ خوا رب العالمین کە پەروەردگاری گیانیانە. ئەو جار خوا دەفەرمێ قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەڕەئەیت هەواڵم پێ بدەن ئین ئەخەذ الله ئەگەر لێی وەرگرتنەوە خوا، ئەگەر لێستانەوە خوا، لێی وەرگرتنەوە خوا سەمعەکم بیستنتان واتان لێهات نەبیستن و ئەبساڕەکم و هەروەها بینینتان بینینی لێ وەرگرتنەوە و ختەمە عەلا قولوبیکم و ختەمە و هەروەها مۆرینە بەسەر دڵەکانتاندا، دڵەکانتانی وا لێ کرد لە هیچ تێنەگەن و لە هیچ حاڵی نەبن. من ئیلاهون چ پەرستراوێک هەیە غەیر الله جگە لە خوا یەئتیکم بێنێ بۆتان بیهی ئەوەی کە خوا لێی وەرگرتوونەتەوە خوا لێی ساندوونەتەوە. هەیە یان نییە؟ بێگومان نییە. خوا دەتوانێت لە هەر ئان و ساتێکدا وامان لێ بکا نەبیستی، وامان لێ بکا نەبینین و هەروەها عەقڵ و دڵمان بە شێوازێک لێ بکا لە هیچ تێنەگەین و لە هیچ حاڵی نەبین. و ئەگەر وای لێکردین لە دنیادا کەسێکی دیکە شک دەبین هاواری بکەینێ و پەنای بۆ ببین و بتوانێ بیستن و بینین و ژیری و عەقڵمان بۆ بگەڕێنێتەوە؟ بێگومان نا. مادام نا و هەموو کەس ئیعتراف دەکات بەوەی کە جگە لە خوا دەسەڵاتی بەسەر هیچ کامێک لەو شتانەدا نییە کە خوا پێی داوین، ئەی بۆ دەکرێت ئینسان لە غەیری ئەو خوایە هاوار کاتە خوایەکی دیکە جگە لەو خوایە کەسێکی دیکە بپەرستێ یان پشت بە کەسێکی دیکە بپەرستی. ئەوجا خوا دەفەرمێ ئونظر سەیرکەن ورد ببنەوە
كيف نصرف الآيات چۆن ڕوون دەکەینەوە بەڵگە و نیشانەکان بەڵام خوا دەفەرمێ ثم هم پاشان ئەوان يصطفون يعني پشت لە بەڵگە و نیشانەکان دەکەن لە پند و ئامۆژگاریەکانی ئێمە ڕوو وەردەگێڕن و لێی تێناگەن و لێی وەرنابنەوە. قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەرەئەیتم هەواڵم پێ بدەن إن أخذ الله سمعكم أجر وري قرتوا خوا بستنتان وأبصاركم وهروها لي ورقرتنوا بينينتان وختم على قلوبكم مودي نابسر دلتان داد دلي والي كردن ليس تينغن وليس حالي نبن من برسيارة من إله سبرستراوك هي غير الله جيقل أخوا يأتيكم بين بوتان به أوشتيك أخوالي ورقرتونتها بيقمان نية ما دام دزاني نية دي انظر سيرك ورد بوا كيف چۆن نصرف الآيات ڕوون دەکەینەوە بەڵگە و نیشانەکان من ثم هم پاشان يعني پاش ئەوەی کە بۆشیان ڕوون بوویەوە ئەوان يصطفون يعني لە بەڵگە و نیشانەکان لا دەدەن و پشت لە ئیمان و لە پێغەمبەران دەکەن. ئاەتی دواتر دەفەرمێ قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەرەئەیتەکم هەواڵم پێ بدە إن أتاكم عذاب الله أجر بوتان هات سزاي خوا بغتة لنا كاو خواي قورة بس سزايدان كهيج إشارة أعماجيكي بيج وقتتان بينا كرابو لنا كاو توشتان بو أو جهرة يعني سزايكي بو ناردن بشويكي آشكراو بچاوي سر چاوتان ليبو كبوتان دي أو كاتش هل يهلك لناو دبرين بو سزايا إلا القوم الظالمون تنها يعني جيجا لو أنا نبي كستمكارن أو هلا بمعنى مايا يعني لنا ونابرن أجر سزاي خواي جورهات تنها كسانك نبيك استمكارن خواي جورة كسزا دنيري بو استمكاران دنيري وهين ديك جارش طبعا للدنيا دا بهو استمكار كان وخلقي لو أنا باشو مظلوم مستملك راوش سزا ورقري بەڵام لە قیامەتدا خوای گەورە جیاوازی دەکا و هۆکاری هاتنی سزاکە خەڵکی ستەمکار و خراپەکارە نەک چاکەکار. قل ئەرەئەیتم پێیان بڵێ هەواڵم پێ بدەن ئین ئەتاکم ئەگەر بۆتان هات عەذاب اللهی سزای خوا بەغتەتەن لە ناکاو ئەو جەهڕە یان بە شێوەیەکی ئاشکرا و ئاو بە چاوتان لێبوو کە سزاکە دێ هەندێک سزا هەنە کەس نایانبینێ ئاو قەومەکانی دیکە هەیە بە دەنگێک لە ناو براوە دەنگ کێ دەیبینێ بێگومان نەکەس دەیبینێ و نەکەس دەتوانێت پێشی پێ بگرێ هەیە بە با کە کەس تەبەن ڕەنگی نییە و کەسیش نازانێت لەکوێوە دێ وایان خوای گەورە جاری وا هەیە لافاوی ناردووە بینی و یانە بەڵام کەس توانی وێتی خۆی دەرباسکە وەکۆی قەومی لوط نوح پێغەمبەر یان خوا بەردی بەسەردا باراندون وەکۆی قەومی لوط بەڵام کەس توانی وێتی بەردەکان بگەڕێنێتەوە و بەرگری لە خۆی بکە بێگومان نا بۆیە ئەگەر خوا سزای نارد کەس لە سزای خوای گەورە ڕزگاری نابێ و دەبێ بشزانن ئەوەی کە خوا سزای دەدا ستەمکارەکانن بۆیە ئاگاتان لێی بێ ستەم مەکەن و ستەمکار مەبن و لەگەڵ ستەمکاران مەبن. قل ئەرەئەیتەکم هەواڵم پێ بدەن ئین ئەتاکم ئەگەر بۆتان هات عەذاب اللهی سزای خوا بەغتەتەن لە ناکاو ئەو جەهڕە یان بە ئاشکرا فهل يهلك و ئایا لەناو دەچن یا لەناو دەبرێن بەو سزایە إلا القوم الظالمون تەنها ئەو گەلانە نەبێ کە ستەمکارن طبعا ئەوە دەبێ بڵێن لەناو نابرێن بە سزای خوا تەنها ئەو کەسانە نەبێ کە ستەمکارن. ئاەتی دواتر دەفەرمێ وەما نورسل المرسلینە ئێمە ڕەوانەمان نەکردوون پێغەمبەران سەلامی خوایان لێبێ إلا مبشرين تەنها بۆ ئەوە نەبێ ببنە مژدەدەر ومنذرين وهروها ببن بەترسێنەر ئیشی پێغەمبەران ئەوە نییە بێن سینگت لەتکەن دڵت بێنە دەرێ و بە تۆ بزە ئیمانی بخەنە ناوێ یان بتبەستنەوە و ئیجبارتکەن بە باوەڕهێنان هیچ پێغەمبەرێک ئیشی ئەوە نەبووە و ئیشی هیچ مسلمانێکیش ئەوە نییە بە زۆری بە ئیجباری خەڵکی بکا بە مسلمان. ئیشی پێغەمبەران و شوێن کەوتوانی پێغەمبەران ئەوەیە بە خەڵکی بڵێ خەڵکینە ئەگەر ئیمان بێنن بەخوا و شوێن پەیام و شریعەتی خواکەون خوای گەورە لە قیامەتێ بە بەهەشت پاداشتان دەداتەوە ئەو مژدەکەیە و هەروەها دەبێت پێشیان بڵێ ئەگەر بە قسەی خوا و پێغەمبەرتان نەکرد
سەرنجامتان جەهەنەمە جا بە ئارەزووی خۆت بکە بەهەشت هەڵدەبژێری یا جەهەنەم هەڵدەبژێری کەس ناتوانێت کەس ئیجبار بکە وما نرسل المرسلين ڕەوانەمان نەکردوون هیچ کامێک لە پێغەمبەران إلا مبشرين تەنها بۆ ئەوە نەبێت کە ببن بە موژدەدەر ئەوەن بۆ چاکەکاران موژدەدەر بە بەهەشت و بە ڕەحمەتی خوا ومنذرين وهروها ببنە ترسێنەر بۆ خراپەکاران و تاوانکاران بە جەهەنەم جا یاسای خوای چۆنە فمن آمنە هەر کەسێک ئیمانی هێنا بەچی بە هەر شەش پایەکانی ئیمان لە دڵیدا جێگیرکردن ئەوجار وەئەسلەحە خۆشی چاک کرد یان بوو بە کەسێکی چاکە خوازیش طبعا ئەسلەحە لە شوێنی کە جاری وایە دەفەرمێت فمن آمنە وعمل الصالحات ئیمانی هێنا و کرداری چاکی کردن بەس لێرە دەفەرمێت هەر کەسێک ئیمانی هێنا وەئەسلەحە لە ئەنجامدانی چاکەی گەورەترە بۆ خۆت چاکی بەڵام دەبێ محاولە بکەی چاکەکاریش بڵاوکەیەوە بۆی ئینسانی ئیماندار تەنها نابێت ساڵح بێ هەمیشە دەبێت موسڵحیش بی چاک بی خەریکی چاکەکاریش بی بەتەنێ بەوەی کە چاک بی ئیشت تەواو نابێ بۆی دەفەرمێت فەمەن ئامەنە هەر کەسێک ئیمانی هێنا وەئەسلەحە خۆی چاک کرد و هەوڵی خەڵک چاککردنی شێدا فەلا خەوف عەلەیهیم ئەوانە هیچ ترسێکیان لەسەر نییە لە کاتێک کە مەلەکول مەوت دێتە لایەن کاتێک ڕوحیان دەکێشرێ وە کاتێک دەچنە ناو گۆڕ کاتێک زیندوو دەبنەوە کاتێک بەسەر پردی سیراتدا دەپەڕنەوە هیچ جۆرە ترسێک لە دوای مردن تووشیان نابێ ولا هم يحزنون و ئەوان هیچ خەم و خەفەتێکیش بۆ ئەو شتانە ناخۆن کە لە دنیادا بەجێیان هێشتووە تەنها ئەو دووشتە لە خۆتدا بێنە جێ ئامەنە و ئەسلەحە ئیمان بێنە و خۆت ئیسلاحکە خۆت چاکە و هەوڵی چاکەکاری و چاکە خوازی بدە بە دڵنیاییەوە ترس ئەگەر هەبێت تا ئەو کاتێ مەلەکول مەوت دێ کە هات کۆتایی پێدێ ئەگەر خەم هەبێ کە بە دڵنیاییەوە هەیە تەنها لە دنیادا دەدبێ کە مردی هیچ خەمێک بوونی نامێنێ بۆ کەسێک کە ئەو دوو وەسفەی تێدا بێ هەموو کەسیش دەتوانێت ئەگەر بیەوێت و ئیرادەی هەبێ وما نرسل المرسلين ڕەوانەمان نەکردوون هیچ کامێک لە پێغەمبەران إلا مبشرين ومنذرين تەنها بۆ ئەوە نەبێ ببنە مژدەدەر و ترسێنەر فمن آمنە وأصلحە هەر کەسێک باوەڕی هێنا و خۆی چاک کرد یان چاکە خواز بوو چاکەی بڵاو کردەوە فلا خوف عليهم ئەوانە هیچ ترسێکیان لەسەر نییە لە دوای مردن ولا هم يحزنون هیچ خەمێکیش بۆ دنیا ناخۆن ئەوە سەرنجامی ئەو کەسانی کە مژدەیان پێدەدرێ والذين كذبوا بآياتنا ئەوانەشی کە بە درۆیان زانی بەڵگە و نیشانەکانی ئێمە چیان توش دەبێ يمسهم العذاب توشیان دەبێ پێیانەوە دەنووسێ سزا بەڵام بما كانوا يفسقون بەهۆی ئەوەی کە ئەوان لە فەرمانی خوای گەورە دەرچوون هۆکاری سزای دنیاش وە قیامەتیش بریتە لە تاوانکاری ئینسانەکان لە دنیاشدا خوای گەورە هیچ موسیبەتێک هیچ بەڵایەک نانێرێ إلا بەهۆی کردەوەی خراپی ئینسانەکان نەبێ و لە قیامەتیش بە هەمان شێوە هیچ کەس ناخرێتە جەهەنەم سزا نادرێت تووشی ترس و بیم و ناڕەحەتی نابێ تەنها لە ئەنجامی وەرگرتنەوەی پاداشتی خراپی کردەوەکانی خۆی نەبێ بۆی ئینسان هەمیشە بەرهەمی کردەوەکانی خۆی دەدروێتەوە لە دنیاش لە قیامەتیش چاک بی خوا چاکت بۆ دەکا خراپی خوای گەورە خراپەت لەگەڵ دەکاتەوە و بە خراپ سزا دەدا والذين كذبوا بآياتنا ئەوانەی کە بە درۆیان زانی بەڵگە و نیشانەکانی ئێمە يمسهم العذاب تووشیان دەبێ و پێیانەوە دەنووسێ سزا بما كانوا يفسقون بەهۆی ئەوەی کە ئەوان لە فەرمانی خوای گەورە دەرچوون ئەوجار بتپەرستەکانی مەککە زۆر داوای نامەعقوڵ و نابەجێیان لە پێغەمبەر دەکرد زۆر جار داگوت ئەگەر پێغەمبەری با مەلایکەتر لەگەڵ بێ ئەگەر پێغەمبەری دەی ببە دەوڵەمەندترین کەس ئەگەر پێغەمبەری دەی خوا با گەنجینە و خەزێنە و نازانم چیت بەسەردا بارێنێ با باخێکت داتێ لە ئێمە گەورەتر بێت لە شتی نامەنتیقی و نامەعقوڵ خوای گەورەش دەفەرمێ قل پێیان بڵێ لا ئەقول لەکم من ناڵم بە ئێوە عندی لەکن منە خەزائین الله گەنجینەکانی خوا بەهیچ شێوەیەکی ئەوەی بەدوام دەکەوێت و ئیمان دێنێ و بە قسەم دەکا با بۆ دەستکەوتی دنیای بەدوام نەکەوێت بە هیچ شێوەیەکی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هیچ کات بانگەوازیان نەکردووە و دعوەی کەسێکیان نەکردووە وەعدی شتی دنیایان پێدا بێ
هەمیشە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ کە بانگی خەڵکی دەکەن بۆ ئەوە بانجان دەکەن لە قیامەت بیان حەسێننەوە لە ژیانی هەمیشەی ئیسراحەتیان پێ بکەن. خەڵکی دیکە نا، خەڵکی دیکەی دنیای وعدی پارە منسەب پلە شتی دنیایت پێ دەدەن لەبەرەوەی کەسەکە بەس بۆ دنیای دەژیێ. بەس پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ هاتوون دنیا و قیامەتت بەیەکەوە خۆشکەن و ئامانجی سەرەکیشیان قیامەتە نەک دنیا. بۆیە دەفەرمێت قل لا أقول لكم پێیان بڵێ من ناڵم پێتان عندي لكن منە خەزائن الله. خەزائن يعني گەنجینە و يعني بەخشش و چاکەکانی خوا، چێم حەز لێ بێ دەتوانم بیدەمێ و چێم حەز لێ بێ دەتوانم لێ وەرگرم، ئەوەی ناڵێم، ئەوەیشی من نییە. ولا أعلم الغيب و هەروەها ئەمن نازانم غەیب، هیچ شتێکی شاراوە نازانم بەیانی لە داهاتوودا چی ڕوودەدا، ئەوەش ئیشی من نییە. ئەو جار ولا أقول لكم و ناڵێم بە ئێوە ئینی مەلەک، من فریشتەم ناخۆم و ناخۆمەوە و ناسمە بازار، من مەلایکەت نیم، بەشەرێکم وەکو ئێوە، دەخۆمەوە دەڕۆم دەنوم هەڵدەستم هەموو ئەو هەستانم هەنە کە مرۆڤ هەیەتی. ولا أقول لكم إني ملك و ناڵێم و نەشم گوتووە بە ئێوە کە من مەلایکەت و فریشتەم. ئەی چ دەڵێم؟ إن أتبعني من تەنها دەکەومە شوێن إلا ما يوحى إلي، ئەوەی کە نیگا کراوە بۆم وەخوای گەورەوەکو وحی بۆی ناردوم. إن أتبع يعني ما أتبع ناکەومە شوێن هیچ شتێک إلا ما يوحى إلي تەنها ئەوە نەبێ کە خوای گەورە وەکو وحی و نیگا بۆی ناردوم، هیچ شتێک لە خۆمەوە ناکەم و لە خۆمەوە ناڵێم، تەنها ئەوە جێبەجێ دەکەم کە خوا ئەمری پێکردوم و خوا بۆی ناردوم. ئەو جار قل پێیان بڵێ هەل يستوي الأعمى والبصير، ئایا وەکو یەکن ئەوەی کوێرە و ئەوەی بینایە؟ کەس دەڵێ وەکو یەکن؟ بێگومان نا. نمونەی کەسی کوێر کەسی کافرە کە ئیمانی بە هیچ غەیبێک نییە، ئیمانی بە هیچ غەیبێک نییە. کەسی ئیماندار وەکو کەسێکی بەسیر و بیناوایە کە ئەگەر خوامان نەدی بێ لەبەرەوەی باوەڕمان پێیەتی وەگەوەی وایە هەمیشە پێ خوای گەورە چاوی لێبین یا چاومان لێ بێ ئاوا لی دەترسین و ئاوا ئەمری جێبەجێ دەکەین، قیامەت و ژیانی بەرزەخی بانەشمان دیبێ، بەڵام لەبەرەوەی خوا بۆی باس کردوین وەگەوەی وایە لە پێش چاومان بێ. بۆیە ئیمانداری حەقیقی کە باسی جەهەنەمە دەکرێت ڕەک کەی وا جەهەنەم لە پێش چاویەتی و حاضر کراوە بۆی هەڵدرێتە ناوی، هەمیشە هەوڵی ئەوەی دەدا خۆی لێ بە دوور بگرێ. بەهەشت پێ دوایە هەمیشە لە پێش دەمت حازرە، بۆی هەمیشە هەوڵی بۆ دەدەی، بۆی هیچ کات کوێر و بینا وەکو یەکنین و مسلمان و کافر. ئەوەی ئیمانی بە دواڕۆژ هەیە و لەگەڵ کەسێک کە ئیمانی نییە هیچ کات نابێ وەکو یەک بن. ئەفەلا تەتەفەکەڕون، ئەو بۆچی بیر ناکەنەوە؟ قل لا أقول لكم پێیان بڵێ من ناڵێم بە ئێوە عندي لكن منە خەزائن الله، گەنجینەکانی خوا، ولا أعلم الغيب و هەروەها پێشتان ناڵێم ئەمن دەزانم شتی شاراوە و نهێنی، هیچ شاراوە و نهێنیەک نازانم. ولا أقول لكم إني ملك و ناڵێم بە ئێوە من فریشتە و مەلائکەتم، ئینسان و مرۆڤم وەکو ئێوە. إن أتبع إلا ما يوحى إلي و من ناکەومە شوێن هیچ شتێک إلا ما يوحى إلي تەنها ئەوە نەبێ کە وەکو وحی و نیگا بۆم هاتووە. قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم هل يستوي الأعمى، ئایا وەکو یەکن ئەوەی کوێرە والبەصیر لەگەڵ ئەو کەسەی کە بینایە؟ هیچ کەسێکی عاقڵ ناڵێ بەڵێ وەکو یەک. مادام کوێر و بینا لە دنیادا وەکو یەک نین، لە قیامەتش مسلمان و کافر وەکو یەک نین. خۆی گەورە مسلمانی کە زیندوو دەکاتەوە بە چاوکراوەی بە چاوێکی ساغەوە زیندوی دەکاتەوە و جەستەی پڕیەتی لە نور پێش خۆی پێدەبینێت و بە ئاسانی دەتوانێت بگا بەهەشت. کەسی کافر با لە دنیاشدا بینا بوو بێ خۆی گەورە لە قیامەتێ بە کوێری حەشری دەکا، ئەو جار جەستەشی یەک پارچە تاریکاییە و ئەو شوێنەی کە لێی دەژیە و لێی زیندوو دەبێتەوە یەک پارچە تاریکاییە دەبێ بژڕوە. نەتیجەی ئەو دوو کەسانە وەکو یەکە؟ بێگومان نا. چاوت ببەستە و بڕۆ ماڵێ یان چاوت کراوە بن و بەرەو ماڵێ بڕۆی، کامیان سەرکەوتوترە؟ بێگومان هیچ کەسێکی عاقڵ ناڵێ وەکو یەکن. ئەفەلا تەتەفەکەڕون، بۆچی بیر ناکەنەوە؟ ئەو جا خوا دەفەرمێ وەئەنذر، ئاگادار کەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بهی بەو قورئانە الذین ئەوانەی یەخافون دەترسن ئەن یحشەڕوا إلى ربهم کە کۆ بکرێنەوە ڕۆژێک لە ڕۆژان لە لای پەروەردگاریان. کە لەهم لەیسە لەهم کە نییە بۆ ئەو کەسانەی کە کۆ دەکرێنەوە لای خوا
من دونه جگل خوا ولي هیچ کەسێک کە لەوێ ببێتە یارمەتیدەر و پشتیوانت ئەوە یەک ولا شەفیع و هیچ کەسێکیش نییە تکات بۆ بکە هیچ وەلی ئەو کەسەی ڕاستە و خۆ کەس ناتوانێت هیچت بۆ بکات جگە لە خوا و شەفیع کەسیش نییە تکات بۆ بکە ئەگەر بۆ خۆت طبعا ئیمانت نەبێ عەمەلی ساڵحەت نیسبەتێک نەبن لعلهم يتقون بیان ترسێنە بە ئومێدی ئەوەی خۆپارێز بن بە ئومێدی ئەوەی بترسن بە ئومێدی ئەوەی لە تاوان و لە خراپە بگەڕێنەوە وأنذر ئاگادار کەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم به بەو قورئانە چێ الذين ئەوانەی يخافون دەترسن أن يحشروا کۆ بکرێنەوە إلى ربهم لای پەروەردگاریان کە ليس لهم نییە بۆ ئەو کەسانە کە کۆ دەکرێنەوە لای خوا من دونه جگە لە خوا وەلیون کەسێک ببێتە سەرپەرشتیکار و یارمەتی دەریان ولا شەفیع کەسیش نییە تکایان بۆ بکات و لای خوا بۆیان بپارێتەوە بۆچی بیان ترسێنەوە ئاگاداریان کەوە لعلهم يتقون بە ئومێدی ئەوەی ببنە کەسانێکی خۆپارێز یعنی واجباتەکان جێبەجێکەن و لە گوناه و تاوانەکان دوورکەونەوە چونکە ئەگەر عەمەل و ئیمانی خۆت پێ نەبێ بەتەمای هیچ کەسێک نابێت تێکەوی تەنانەت پێغەمبەریش عليه الصلاة والسلام ناتوانێت شەفاعەت بۆ کەسێک کە لە دنیادا ئیمانی نەبوو بێت مامی پێغەمبەری صلى الله عليه وسلم چەندە چاک بۆ پێغەمبەر چەندە پشتی پێغەمبەری گرتووە بەڵام لەبەرەوەی لا إله إلا الله نەگوت بوو پێغەمبەر صلى الله عليه وسلم لە قیامەت ناتوانێت هیچی بۆ بکە دەیگوت مامە تەنها بڵێ لا إله إلا الله بۆی لە قیامەتێ لا إله إلا الله بکەمە هۆکاری شەفاعەت کردنم بۆت بەڵام نەیگوت پێغەمبەر ناتوانێت هیچی بۆ بکە ئەو جار خوا دەفەرمێ ولا تطرد الذين ولا تطرد دوریان مەخەوە الذين ئەوانەی يدعون دەپاڕێنەوە ربهم لە پەروەردگاریان بالغداة لە بەیانیان والعشي لە ئێواران ئەو جار يريدون وجهه کە مەبەستیان بەدەستهێنانی ڕەزامەندی خوایە لە سوورەتی کەهفیش ئاەتێکی لەو شێوەمان هەیە واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي کات خۆی بتپەرستەکان کە بە هیچ شتێک نەیانتوانی قەناعەت بە پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم واز لە دەعوە و بانگەوازیەکەی بێنێ ویستیان بە زۆرێکی دیکە فریوی دەن و بیخەڵەتێنن پێیان گوت ئەگەر دەتەوێت قسە لەگەڵ ئێمە بکەی و ئێمە گوێت لێ بگرین مەجلیسی ئێمە لەگەڵ مەجلیسی ئەو کۆیلە و خەڵکە فەقیرەی کە بە دوات کەوتون مەجلیسەکەمان جیاکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوەی زۆری حەز لێ بوو خەڵکەکە ئیمان بێنێ بەسەر دڵی داهاتووە ئەوەی بکە نەک دەریانکە بەڵام مەجلیسی دانیشتنیان کاتی ئامۆژگاریکردن و خوێندنەوەی ئاەتەکان بەسەریاندا جیا بکاتەوە بەڵام خوای گەورە ئەو ئاەتە و سوورەتی ئەوەی سوورەتی کەهفیشی بۆ نارد کە بە هەموو شێوەیەک ڕێگای لە پێغەمبەر گرتووە صلی الله عليه وسلم جیاوازی بکە لە بینی کەسێکی فەقیر کە ئیماندارە یان کەسێکی فەقیری ئیماندار بەلانێ لە بەرخاتری دەسەڵاتدارێک کە لە بیانوویە و بە بیانوو دەیەوێت ببێتە ئیماندار کە ئیمان بە بیانوو ناکرێت و نابێت لە بەرخاتری ئەوەش کەسێکی دەوڵەمەندی دەسەڵاتدار ئیمان دێنێ کەسێکی ئیمانداری خۆیەک لاکەرەوە بۆ خوا دڵ بڕەنجێنی و لە قۆتی دوورخەیەوە خوا دەفەرمێ ولا تطرد نەکەی دووری خەیەوە لە خۆت الذين ئەوانەی يدعون دەپاڕێنەوە لە پەروەردگاریان بالغداتی بەیانیان و ئێواران طبعا خۆ هەر ئەو کات طبعا سەرەتا هەر بەیانیان و ئێواران نوێژیان کردووە دوو ڕکعات بەیانی و دوو ڕکعات ئێوارەیان کردووە دەگونجێ مەبەستی ئەوە بێ چونکە ئەو سوورەتە مەکیە و دەگونجێ مەبەستی ئەوە بێ ئەوانەی بەتایبەتی لە بەیانیان و ئێواراندا زۆر دەپاڕێنەوە و زۆر داوا لە خوا دەکەن و دەگونجێ مەبەستی ئەوە بێ ئەوانەی لە خوا دەپاڕێنەوە بەیانی تا ئێوارە و ئێوارە تا بەیانی یعنی بەبەردەوامی یوریدونە ئامانجیشیان ئەوەیە مەبەستیشیان چییە لە پەرستن و لە عیبادەت وەجهە و تەنها ئەوە کە خوا لە خۆ ڕازیکەن ئەوانەی بتپەرستەکانی مەککە کە دەیانەویست بێنە لای پێغەمبەری و ئیمانی پێبێنن بە حیسابی خۆیان تەنها بۆ ئەو بوو لە شەڕی بە حیسابی خۆیان محەممەد بەدوور بن ڕۆژێک محەممەد نەبێتە دەسەڵاتدار و زاڵ نەبێ بەسەریاندا و دەسەڵاتیان لێ نەستێنێتەوە یعنی لە بەرخاتری دنیا دەیانەویست لەگەڵ پێغەمبەری بگونجێن بەڵام سەحابە فەقیر و هەژار و ئەوانەی بە دوای پێغەمبەر کەوت بوون هاتبوون دینی خوا سەرخەن خۆیان بۆ خوا یەکلا کرد بۆ وازیان لە دنیاە نابوو خوا دەفەرمێ ما عەلەیکە من حیسابهم لەسەر تۆ نییە لێپرسینەوەی ئەوان من شەیئین لە هیچ شتێکدا ئەو کافرانە ئیمان دێنن یان نە ئیمان نایەنن محاسەبەکردن و لێپرسینەوەیان عایبی تۆ نییە تۆ
گەیاندنت لەسەرە گەیاندوشتە وازیان لێبێنە ما عەلەیکە لەسەر تۆ نییە من حیسابهم لێپرسینەوەی ئەو دەسەڵاتدار و خۆ بە گەورە زانانە من شەیئین لە هیچ شتێکدا ئەوە یەک وەما من حیسابیکە وە لێپرسینەوەی تۆش لەسەر ئەوان نییە لە هیچ شتێکدا نە تۆ دەتوانی لێپرسینەوە لەگەڵ ئەوان کەین ئەوان دەتوانن لێپرسینەوە لەگەڵ تۆکەن فتەتڕوتەه تا بەهۆیەوە بچی ئەو فەقیر و ئیماندارە دڵسۆزانە لە خۆت دوورخەیەوە فتەکوونە دەنا بەهۆیەوە دەبی بەچی ئەگەر دووریان خەیەوە دەبی بە منە الظالمین بەیەکێک لە ستەمکاران بۆیە جیاوازیکردن کە ئێستاش و طبعاً زۆر جار دەبیندرێت کە ئینسان فەقیرێک دەژمرێ لەگەڵ دەوڵەمەندێکی جیاوازی هەیە و چونە مەجلیسێکی فەقیرێک لەگەڵ کەسێکی دەسەڵاتدار خەڵک جیاوازی پێدەکات ئەوە سیفەتی پێغەمبەر نەبووە صلی الله علیه وسلم پێغەمبەر ئەگەر بەسەر دڵیشی داهات پێ خۆی گەورە ڕێگای پێ نەداوە بۆیە هیچ کات پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبووە دەوڵەمەندێک بێ لەبەری هەستێ و بچێ دەستی بۆ بەسنگیەوە نێو لەگەڵی بڕواتە دەرێ فەقیرەکەش لە شوێنی خۆی دانیشێت و بەعکسەوە زۆر جار فەقیر و هەژارەکان کە هاتەوەن پێغەمبەر عەبای سەرشانی هێناوەتە خوارێ فەقیرەکانی لەسەر دانیشتون و هێناونی لە تەنیش خۆی دایناون و ڕێزی زۆرتر لەوان گرتووە تا ئەوەکانی دیکە بۆیە خوا بە هیچ شێوەیەکی ناوێت جیاوازی بەهۆی دەسەڵات یا دەوڵەمەندیەوە لە بینی شوێن کەوتوانی پێغەمبەردا دروست بێت و ئەوەی بەتەمای جیاوازی دروستکردن بێ ئومەتی پێغەمبەر نییە وەخوا ڕێگای بە پێغەمبەریش نەداوە صلی الله علیه وسلم ولا تطرد الذين دوریان مەخەوە ئەوانەی لە خۆت ئەوانەی يدعون ربهم دەپاڕێنەوە لە پەروەردیگاریان بالغداة والعشي بەیانیان و ئێواران يريدون مەبەستیان بەدەستهێنانی وجهه ڕەزامەندی خوایە ما عليك من حسابهم لەسەر تۆ نییە لێپرسینەوەی ئەو کەسانەی ئەو داواکاریەت لێ دەکەن من شەیئین لە هیچ شتێکدا وما من حسابك ولا لێپرسینەوەی تۆش عليهم لەسەر ئەوان نییە من شەیئین لە هیچ شتێکدا فتەطڕدەهم تا بەهۆی ئەوەیەوە بچی لەبەر خاتری ئەوەی ئەوان ئیمان بێنن بچی دووریان خێوە ئەو ئیماندارانە لە خۆت ئەو کاتی فتەکوونە ببی بەیەکێک من الظالمین لە ستەمکاران صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.